لەسەر پرسی چاودێریکردنی کوالەتی بنزین و سزادانی بنزیخانەکان کە لەم هەواڵی پێشودا خسمانە بەر دید و بیستی ئێوە گفتوگۆ لەگەڵ بەڕێز محسین تەها بەڕێوەبەری گشتی نەوت و کانزاکان دەکەین لە پارێزگای دهۆک کە لە دهۆکەوە لەگەڵمانە گفتوگۆی لەگەڵ دەکەین. بەڕێز محسین سڵاوتان لێبێت، ئێوە شێواز و میکانیزمی چاودێریکردنی کوالەتی بنزینی بنزیخانەکان بە چ شێوازێکە چۆن ئێوە لە نزیکەوە چاودێری دەکەن و لە کوالەتیەکەی دڵنیا دەبنەوە؟ بەێ سپاس بۆوە سنوورێ پارێزگەها دهۆکێ ئیدارا سەربەخوازاخۆ دیفچۆنە کوالیتا بانزینێ ئەرکێکی ڕۆژانەیەمەیە بۆ ئەنجامدانا وی بابەتی مەلژنێت هەفپشکێتین گەل نوێنەرێت هەرێمداریە و نوێنەرێت ئاسایشێ و هەروەسا نوێنەرێت ڕێبەریە نەفت و کانزایل دهۆکێ و ئەڤە ڕۆژانە دیفچۆنە کوالیتا بانزینێت کردن سەرانسەری پارێزگەها دهۆکێ هەمی شار و شارۆچکا و لە سنووری ئیدارا سەربەخوازا خۆشە. زۆر باشە، کەواتە شێوازی ینی میکانیزمی چاودێریکردنەکە چۆنیە؟ بۆ نمونە دەچنە بەنزیخانەیەک ئێوە چۆن لەوە دەکۆڵنەوە دڵنیا دەبن کە بەنزینەکەی خراپە؟ شێوازەکە چۆنیە؟ ئایا ئێوە بە خۆتان دەزانن خەڵک یارمەتیتان دەدا پێتان دەڵێ ئەو بەنزیخانەیە خراپە؟ چۆنە شێوازەکە؟ هەردوو جۆرەتین دەژارە خەڵکی جوێتین یارمەتی ئەمەدت وەکی دیژێ تیمێت مەب خۆشە ڕۆژانە سەردانە بانزیخانات کرد هەر بانزیخانەکە سەرداناوێتکن سەمپلت بانزینێ وەردگرن شەمی جۆرت بانزینایی چ محەسەن بێت چ سۆپەر بێت چ عادی بێت ئەوان سەمپلا ئەمەد بین تاقیگەها ڕێبەبەرێ نەفت و کانزا لێرێ پشکێنینێ بۆتکن هەر وەخت دەرچۆکە ئەو بانزینە نەل گۆرەی ساڵۆخەتێت وەزارەتە سامانە سروشتی بێت گۆرەی ڕێنەمایەت وەزارەتێ و پارێزگەهێ سەردەلیل گەلوان بانزیخانات تێت کرن ئەو سزاژ دایەخستنە هشداریە و هەژمارتنە پارەیەکێژ خۆدانێ بانزیخانە. باشە، لای ئێوە ستاندارد چۆنە؟ بۆ نمونە کەسێک بنزیخانەیەکی هەیە دەبێت بنزینەکەی ئاوا بێ کوالەتیەکەی، یعنی ستانداردەکە چۆنە ئەگەر بێت و لەو بنزینەوە بنزیخانەیە کەمتر بی لەو ستانداردێکی ئێوە باسی دەکەن ئەو کات سزا دەدرێت؟ پێویستە بنزینەکەی چۆن بێت؟ پێویستە بانزیناویل گۆرەی مواسفاتێت وەزارەتە سامانە سروشتی بێت واتە ئەگەر ئەم بانزینە نۆرمال وەرگرین ئۆکتانەوێش هەشتی نەهەیە کێمتر نەبێت ئەو ضەختی هەلمێمت بێژینە یان ریپەرپلیژت بنگلیزیت بێژینە بەبێت شێستێ دەرواز نەبێت ئەو مادە دیژە بێت و ناو بانزینە داهین هەمی بێت گۆرەی ستانداردێت جیهانی بن شووی ئاسی نەبورن هەر وەخت بورین ئێدی ئەو بانزیخانە بێت بێت سزادان و دایەخستن. باشە، ئەو ڕێژەیەی کە ئەو بەنزیخانەی پێ سزا دەدرێت پێت وایە ڕێژەکە لە چاو ئەوەیە کە بۆ نمونە ئەگەر یەک ئۆتۆمبیل وەربگرین کە یەک مەچینەی ئۆتۆمبیلێک زەرێکی زۆر بە خاونەکەی دەکەوێت بەڵام لە بەرامبەردا سزادانی و بەنزیخانەی ناکاتە پارەی مەچینەی ئۆتۆمبیلی کەسەکە، ینی ئەم سزادانە لەسەر چ ئەساسێک دانراوە چۆنیە؟ ڕاستە بەس ئەو سزادانە وێزگە هەیە بۆ نەبوو هەندێک و ئەم قەرەپۆە هاوڵاتیەکە بکەین و بانزینە خراپش دەبی وەرگرتیە نە ئەو بۆ خەترە هەندێدا ئەف بانزیخانە بێت ڕاستەکردن وەکو ریفۆرمێکە دایدی جارەکەدی سزای ئەنجام نەدە ئەگەر هاتوو وێزگەک سزا دو جارە مەسەنم سەرپێچی بکە سزاوی دوو بەرابەر بێت. باشە کاک محسین، من بۆیە ئەم پرسیارم کرد، ینی لە هاوڵاتیانم گوێ لێ بووە لە کەسە نزیکەکان و دەوروبەرم گوێ لێ بووە دەڵێن ئەم سزایە کەمە بۆ بەنزیخانەیەک کابرای بەنزیخانە ئەگەر بیاوێت هەموو جار ساختە لە بەنزینەکەی بکات بۆ ئەو قازانجێکی زۆر دەکا و لە بەرامبەردا بڕێک سزا دەدا لای ئەو هیچ نییە فێر دەبێت هەموو جار بەو جۆرە سزایە بەسەری بات. ئەمە ڕاستە؟ نا، چونکی ئەو وێزگەهات تێت سزادان نەتنە ئەو برە پارەیە بەڵکو ئەو بانزیخانە بۆ 10 ڕۆژە سنوورێ مەل سنووری پارێزگەها دەوەکێ بۆ 10 ڕۆژە و بانزیخانەت من دایەخستی 10 ڕۆژە دایەخستی بدواتە 10 ڕۆژە هیچ قازانجێکی ناکرد ئیدی قەرەپۆە خودەنێ تورمبێرش دێتکردن ئەvێک و زیان vêketî ئەوە سەرنجڕژێ سزا نای لە سزاکی ستانداردە سزا ینی تێت گۆڕین
بۆ نمونە بانزیخانە هەبیە مە 5 میلیۆن و نیف 5 میلیۆن و 300 هزار دینارەوە سزادایی بانزیخانەش هەبیە 2 میلیۆنە یعنی هەر سزاکل گۆرەی وێ سەرپێچە خوددانێ بانزیخانێت کرد باشە هەمە هەنجیتان لەگەڵ خەڵک چۆنە ینی ئەو شێوازەی کە خەڵک بیەوەی ئاگادارتان بکاتەوە چۆنی ئێوە ئاگادار بکاتەوە بۆی کە بنزیخانەیەک بنزینەکەی خراپە چۆن ئەو تەنسیقەتان هەیە لەگەڵ هاوڵاتیان کە شۆفێران بنزین تێدەکەن بله السنول پارێزگەها دهۆکێ و ئیدارە سربەخوازا خۆ ما دوو هێلێت گەرمێ تەنیە تەلەفۆنێ و ئەو ژمارە هەمی بانزیخانێت پارێزگە یاهاتی هەلواسین و هەر شۆفێرەکان هەر هاوەڕاتیەک هەر وەختێ سەرپێچەیەکیش بانزیخانەیەکی دیت کوالیتا بانزینە خراپە و فلان بانزیخانەیە داگرتی شێت 24 ساعت یعنی هەمی شەب ڕۆژ تەلەفۆنە فەرمانبەرت ما بکرد ئەم دەمت دەست لێگەهێنوێ بانزیخانێ و سەمپلت پێ وەرگرین و پشکنینێ بۆکین و بزانین کە بانزینایی ڕاستە خراپە یان بڵێ چاوە بڵێ بەڕێز محسینتەها بەڕێوەبەری گشتینە و توکانزاکان لە پارێزگای دهۆک لە دهۆکەوە لەگەڵمان بووی سپاس بۆ تۆ ماندوومان کردیت کاک محسین